ابن عبد الله یاخو محەممەدی کوڕی عەبدوڵڵا بە کەسێک دەوترێت بە ئەخلاقترین مرۆڤ کە ئەم چەند نمونەکەمە کارەکانی بن؟ ئایا من یان تۆ هەمان کار بکەین خەڵک چیمان پێ دەڵێ؟ چیرۆکی یەکەم یاخو تاوانی یەکەم زەینەبی کچی جەحش ژنی زەیدی کوڕی محەممەد بە تەبەنی واتە بە ئەدۆپتێر یاخو هەڵی گرتووەتە وەکو کوڕی خۆی. کاتێک زەینەب دەبینێ حەزی لێ دەکات و ئەڵڵا ئاەتێکی وەدا دەبەزێنێت بە زەید تەلاقی دەدات و مارەی دەبرێت لە محەممەد. هەمەیان ئەڵڵا ڕاستەوخۆ ئەم کارە دەکات بڕوانە ئەم سەرچاوەیە لە خوارەوە. تاوانی دووەم یاخو چیرۆکی دووەم عایشەی کچی عەبوبەکر محەممەد بە 54 ساڵی کچێکی 6 ساڵە مارە بکات. دەبێت بەو کارە بوترێت یاخو بەو کەسە بوترێت کەسێکی بە ئەخلاق و ئەخلاق بەرز یاخو پێچەوانەکەیەتی. فەرموون بڕوانە ئەم حەدیسە سەحیحە. ئەمە قسەی ئێمە نییە هەڵمان بەست بێت. تاوانی سێیەم یاخو چیرۆکی سێیەم سەفیەی کچی حەویە. پاشەوەی هەموو پیاوەکانی کوشت باوکو و برا و مێردی بەبەر چاویەوە هەمووی کوشت ژنەکانی بە سەبایە برد. هەر لە هەمان شەودا سەفیەی بۆ خۆی هەڵبژارد دەست درێژی سەکسی کردە سەری. ئەمە لە کاتێکدا هەر لە هەمان ئاین دەڵێ ژن دەبێت 3 عوزر بشوە اینجا دەتوانێ مارە ببڕێت. فەرموو سەیری ئەم سەرچاوە و حەدیسە سەحیحیە بکەن. تاوانی چوارەم یاخو چیرۆکی چوارەم گوێریەی کچی حارز پاشەوەی پێغەمبەری داعەش و مجاهیدەکانی هێرش دەکەنە سەر هۆزی بەنو مستەڵەق دوای کوشتنی پیاوەکان و بردننی ژنەکان محەممەد گوێریە بۆ خۆی دەبات و وەک کاری هەمیشەی تەجاوزی پێدەکات هەمان شەو. فەرموون سەیری ئەم سەرچاوە بکەن کە سیرەی نەبەویە. تاوانی پێنجەم یاخو چیرۆکی پێنجەم ڕێحانی کچی زەید کچی عومەر دوای هێرشەکە وەکو هەمیشە قەتڵوعامی پیاوەکان و بە سەبایەبردنی ژنەکان ڕێحانەش بەو دەردەی ژنەکانی تر دەبات. لە هەمان کات و هەمان شوێندا تەجاوزی سەکسی پێدەکات. فەرموون بڕوانە ئەم سەرچاوەیە. تاوانی شەشەم چیرۆکی شەشەم تۆ یان من هەر کەسێکی تر لە شەوێکدا لەگەڵ نۆژن بخەوێت سەکس بکات قەت ڕووی دێت باسی ئەخلاق بکات؟ قەت بەو مرۆڤە دەوترێت سەروەری مرۆڤایەتی؟ ئایا پێچەوانەی ئەخلاق نییە؟ فەرموون بڕوانە ئەم سەرچاوەیە. ئەمە قسەی هەڵبەستراوی دەمی ئەمە نین، ئەمانە هەموو نمونەن لەو مرۆڤەدا کە پێدەوترێ سەروەری مرۆڤایەت. تاوانی حەوتەم چیرۆکی حەوتەم ئەشرەفی شەریف و بە ئەخلاق زەوقی بۆ ژنان هەڵدەستێت لە مزگەوت و خۆی پێناگیرێت ڕادەکاتەوە بۆ ماڵەوە. لە هەمان کاتدا دەڵێت ژن ڕووبەڕووی یان لە دواوەی لەسەر شێوەی شەیتانە تووشی گوناحت دەکات. فەرموون بڕوانە ئەم سەرچاوەیە. ئەمە چەندین نمونەن لە ئەخلاقی ئەو مرۆڤەی کە لەم سەردەمەدا بوایە دەبوو ژیانی لە زیندا بەڕێبکردایە لەسەر ئەو تەجاوز و بێ ئەخلاقانەی کە کردوویەتی. کەچی سێر لەوەدایە هەندێک کەس بە سەروەری مرۆڤایەتی و بە ئەخلاقترین مرۆڤی دادەنێن و دوای ئاینەکەی دەکەون. لە کاتێکدا لە هەر کامیان بپرسی قبوڵتە باوکت یان برات ئەو کارە بکات ئەو شتانە بکات کە پێغەمبەر کردوێتی قبوڵی نییە، یاخو قبوڵتە خوشکت یان دایکت یان خێزانت کەسێک لەوانە بێت کە پێغەمبەر ئەو بێ ئەخلاقیە بەرامبەر کردوون قبوڵی نییە. هیوادارم بیر بکەنەوە. سپاس بۆ کاک مێدۆزانست ئەم بابەتەم لێ وەرگرتووە بە دەستکاریەوە.